سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. 3 مانگ بەر لە ئێستا ڕێک 3 مانگ بەر لە ئێستا بە دوواداچوونێکمان کرد لەسەر پێداویستیەکانی خەزای شەقلاوە بە تایبەت ڕێگاوبانی ڕێگای نێوان تۆنێلی ماوەران نێوان کۆڕێ تا دەگاتە لای هەریر. ئەمە زادەیەکی شەقامێکی سەرەکی بوو. تۆنێلی ماوەران پارەیەکی زۆری بۆ سەرفکرا بوو لەلایەن کۆمپانیایەکی تورکی، بەڵام لەسەر بڕێکی پارەی کەم گرفتێکی گەورەی دروست کرده بوو. بە تایبەت لە ڕۆژانی پێنجشەممە و هەینی قەرەباڵغێکی زۆر دەکەوتە سەر ئەو تۆنێل و ئەو شەقامە. ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەساوە بە چاکردن و نۆژەنکردنەوەی شەقامەکە بە شێوەیەک هاتوچۆ لەو شەقامە دەست پێ بکە و تونێلەکەش یەک سایت بەکار بکەوێتە قسمەتی هاوڵاتیان. بازانین ئەم پرۆژەکەی بە تەواوەتی دەکرێتەوە و کارەکانی بە شوێ گەیشتووە. کاک زوبێر ئەندازیاری ئەو پرۆژەیە لە دەستپێکی تاوەکو ئێستا ئەو سەرپەرشتی کارەکانی پرۆژەکە دەکات. بابزانین کاک زوبێر چەند ڕۆژە دەستان بەو کارە کردووە و کەی ئەم پرۆژەیە دەکرێتەوە؟ نزیکەی 2 هەفتەیە دەستمان بە پرۆژە کردە ڕێگای پرۆژەی چاکردنەوە قیرتاوکردنی ڕێگای میراوە کۆڕێ لە ماوەی 2 هەفتە ئینشاڵڵا ئەوڕۆ ئێوارە دەکرێتەوە. ئینشاڵڵا ئەوڕۆ ئێوارە دەکرێتەوە. ئەمڕۆ ئێوارە دەکرێتە قسمەتی هاوڵاتیان. ئینشاڵڵا ئەمڕۆ ئێوارە دەکرێتە قسمەتی هاوڵاتیان. بەرنامەکەی ئێمە کاتژمێر 9 شەودا دەبەسێت. واتە هەر لە پێشکەشکردن ئەو ڕێگایە کەوتۆتە قسمەتی هاوڵاتیان. ئینشاڵڵا بۆ ئێوارە دەکەوێتە قسمەتی هاوڵاتیان ئەو گەشتیارانەی کە ڕووی لە سنوورەکانی قەزای سۆران و چۆمان و ڕەواندز دەکەن بە تایبەتی لە ڕۆژانی پشوو و هەینی جەنجاڵێکی زۆر دروستە بوو لە ڕێگەی میراوە بۆ ناو شەقلاوە. زۆر جار یعنی هەتا ئەوانەی کە پرۆژەی نۆژەنکردنەوەن من دەزانم نۆژەنکردنەوەیە ینی چارەسەرکردنە وەکو برێ پێچانی برینەکەیە، بەڵام هەند لە پاشەوەش گرفتەکان هەردەمینێ. قەرەباڵغەکە کۆتایی پێدەیان نا سەتا هەفتای قەرەباڵغی کە کۆتایی پێدەێتی ئەو پرۆژەیە ئەمە وەکو بەڕێوەبەراتی چاکردنەوە و پاراست ڕێگاوبانی هەولێر لە ماوەی 2 هەفتە بە هەموو مەکاینێکەوە بە 2 تیم کاریانەکرد. لە پێش تونێلی ماوەران تیمێک کاری ئەکرد، لە لێرانێش تیمێک کاری ئەکرد کە هەموو ئامێرەکانمان دوو یان کاریان تێدا ئەکرد و توانیمان بە ماوەیەکی کەم کارەکە تەواو بکەین. باشە مەسافەی شەقامەکە چەند دەبێت؟ چەندتان قیرتاوکردن 7 مەترمان هەیە چینی ستابلایزەرە. 2 مەتریش لە هەردوو لای تەنیشتە شانەمان هەیە کە لە پرۆژەکە ئەوە بە هەمووی 7 مەتر قیڕەکەیە 2 مەتر بە 2 مەتر 4 مەتریش تەنیشتە شانەکانیەتی. ئەو تەنیشتە شانانش لەگەڵ پرۆژەکەی نەبوون، بەڵام ئێمە وەکو دایرە لە سەرەکی خۆمان جێبەجێکردن وەک شەقامەکە جوانتر خۆپیشان بدەن. باشە ئەگەر لەگەڵ من ببینێن برادەران سەیریکەن ئەمە شەقامە قیڕەکەیە وەکو کاکی ئەندازیار باسی لێوە کرد 7 مەترە بە شێوەیەک وا دروست کراوە کە بەرگەی ساردی و گەرما بگرێت. تەمەن ئەمە پرۆژەیەکی نۆژەنکاریە، مەسەلەکەوە نییە بڵێ بەتەواتی ینی بۆ چەند ساڵێک بێت استراتیژی بێت. پرۆژەیە کە بەستەنیا گرفتەکانی ئەو قەرەباڵغی و جەنجاڵی کە هەبوو لە ڕابردوودا چارەسەر بکات. ئەمە 7 مەترە، لە پاش 7 مەترەکەی 4 مەتر لێرە بەخۆڵ بەرد بە کۆمەڵێک کەلوپەلی زەڕوری کە بەکاردەهێنرێت لێرە پۆشراوە. لەم لاشەوە بە هەمان شێوە 4 مەتری تر هەیە. ئەمانە هەموو پێشتر گرفتی گەورە بوون. هەر کاتێک ینی هەر هاوڵاتیەک خەڵکی هەولێر دەرەوەی هەولێر ئەو کاتێک کە دەچوە ناوچە گەشتاریەکان دەگەڕاوە هەولێر کێشەیەکی یەکجار گەورە لەو ناوچەیە دروست دەبوو. زۆر جار هاوڵاتی پرسیاری دەکرد ئەرێکا کە بۆچی ئەم ڕێگایە ئەوەندە کیلۆمەترێکی کەمە بۆ چارەسەر ناکرێت، بەڵام ئەو خۆشبەختانە وەزارەتی ئاوەدانکردنەوە بە هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ئەم گرفتیان کردووە. پێم بڵێ ینی چەند کیلۆمەتر دەبێ ئەمە لەگەڵ ئەوەی تونێلەکەی ماوەران ئەم شوێنە نییە نانە 2 پارچەمان هەیە. ئەو پارچەیان نزیکەی 300 مەترە، پارچەکەی تریشمان 400 مەتر زیاترە تووریەکەی. جیا لەوەش ئەو شوێنانەی کە بەس مکەسەر بوون تۆزی پەیدا کرد ئێمە
ڕاین کۆتمان لێداوە بۆ ئەوەی تۆزەکە نەمێنێت و سیارەکان بەبێ کێشە بێنە ئێران. باش ئەندازیار زوبێر محەممەد دەڵێ ئەمڕۆ ئێوارە کاتژمێر حەفت ینی ئەم شەقامە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان ینی لە کاتی پێشکەشکردنی ئەو بەرنامە ینی کە ئێوە دەیبینین ئێستا بینەرمانن 3 کاتژمێر دەبێ ئەم ڕێگایە کراوەتەوە هەوڵ دەدەین لەگەڵ بەرپرسانی دیکە و لایانی پەیوەندیدار لەم پرۆژەیە قسە بکەین. چاکردنەوەی ئەو ڕێگایە چاکردنەوەیەکی کاتیە وەک دەبینن تۆنێلەکە ڕووناچی تێدا نییە، هەوا گۆڕینی تێدا نییە، تەنانەت یەک تونێل یەک سایت کاری تێدا کراوە لە بەشێکی ڕێگاکە کە قیرتاو کراوە چەند کیلۆمەترێک بەشێکی دیکە زفت کراوە واتە خۆڵەکە بە ئاوی قیرتاو داپۆشراوە. لەگەڵ ئەوەشدا گرفتی هەرە سەرەکی بۆ ئەو ڕێگایە هاتوچۆی کامیۆن و بار هەڵگرەکانە بێگومان ئەندازیارانی ئەو پرۆژەیە باسی لەوە دەکەن بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل ئاساییە، بەڵام ئەو کاتەی بار هەڵگرەکان کە بە تەن بار هەڵدەگرن و هاتوچۆ لە نێو شەقامە بکەن ئەو کاتە زیان بە شەقامەکە دەگەین. کاکی برەماند و نەبی سەلامەت بێ هەربژی تۆ سەرپەرشتی کرێکارەکان کرێکار و ئامێرەکان. باشە هەستە چۆن ئەمڕۆ ڕێگایەکی لەم شێوەیە دۆژەن دەکرێتەوە چاک دەکرێت دروست دەکرێت؟ ئێمە وەکو بە ڕێبارەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێر کاتی کە دەست بەکار بوون بە دوو تیم شەشی بەیانی تاک و شەشی ئێوارە لە چێ ئیش دەکەیت؟ هەلە و پرۆژدا ئیش دەکەم لەو بەڕێوەبەراتی کار دەکەیت؟ شۆفێری هەستە چۆنەکە ئەو جادەی هەموو جارێک قەرەبارێک بوو زۆری ئێرە پێشەمان و جمعان 5 ساعت و 6 ساعت بووە بێرانە ئەنی زۆر خۆش بەڕاستی ئەو عەکساتێ نمێ ڕاست دەڵا زۆر خۆش جادەکەتان باش چاکردیە؟ بە مەزبوطی 100%. ئەتوو بە خۆت سیارەت هەیە؟ ئەوە کرێکارم ئێستا دەزانم کرێکاری بە خۆ سیارەت هەیە لە ماڵێ وانە هات چۆن دەکرد تووشی ئیزدیحامی؟ زۆر قەرەبارە بۆ ئێرە یعنی زۆر جارە بوو بە نیو سەعات لێرە دەرناچووی. ئێستا هەستت چۆنە بۆ خۆت بەشداری لە چاکرد؟ ئێستا زۆر خۆش بوو و زۆر ئەو باش بووە. باش بووە باشە کێشەکە چارەسەر دەبی یان کاتیە؟ بە خودای کێشەکە زۆر باشە بەڕاستی. ئەو ڕقەیە نەما ها؟ ئێستا عەکساتی لەسەر نما لەسەر گوندەی نما لەسەر ڕێی نما ئێستا مارات ئێ گوندەی هەموو فەوتە لەگەڵ زادانە ڕاستی زادە زۆر باش ینی بۆ گوندەکانیش استفادەی زۆر استفادە هەبوو لەو گوندانە خاستن گوندانە زۆر استفادە. چەند سعاتیش دەکەن بە قورئان لە دەستپێنەوە ئیشەکە 10 ساعات هەتا 6 هێواری بە بەردەوامی؟ ئەرێ وەڵا بەردەوامی هەتا ئیش هەبی دەکەن. ئێوە کارمەندی چێن دەرێنە فەرمان ئەو ئیشغالینە ئیشغالینە بەێ زۆر باشە. چێ سەرپەرشتێ وەزارەتی ئاوەدانکردنەوەیە بەڵام بەڕێوەبەراتی بەڕێبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێر بە خەڵکەکی زۆر دەستخۆشی لێکردینە هاتیە یعنی مەلامەحیان دیارە کە سڵاو دەکەن دەستخۆشیمان لێ دەکەن لەبەر ئەوەی ئەو کارە ئەگەر دەتوانن برێم حکوومەتی یارێن 50 پرۆژەی ئەنجامدا بە وەکوەوەی کاریگەری نەدەبوو لەسەر دەروون و هەستی خەڵک زۆر جار لەو ڕێگا جێمان لێ بۆ ڕووداوی نەخوازرا و ڕوویداوە کێشەی کۆمەڵایەتی لە بینی ژن و مێرد ڕوویداوە کە هاتی نەدەر بە خۆشی لە گەڕانەوە تووشی ئەو ئیزدیحامە بوونە مەشاکلیان لۆ دروست بووە جێمان لێ بووە بە حەقەت. هەر هاوڵاتیەکی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە دەچووە ناوچێکی گەشتیاری هەولێر بە تایبەت ڕێگای هامڵتۆنی بەکار دەهێنا ئەمە پیرمامە لێرە دەیتەوە خوارێ لە کۆڕی تر گرفتەکە دروست دەبوو یعنی چاوی بەوە دەکەت چەندە جەنجاڵی هەیە لەو ڕێگایە چەندە پۆلیسەکانی هاتوچۆ لەسەر شەقام ماندوون پۆلیس ئاسایش هێزە تایبەتیەکان چوزانم ئەوەندەی من بینی بم هەرچی هێز و خەریکی ڕێخستنی ئەو شەقامە بوون چونکە بە هەزاران ئۆتۆمبیل گیریان دەخوارد لەم سنوورە لەم ناوچەیەدا قەڵەباڵغێکی یەکجار زۆری دروست دەکرد لەگەڵ ئەوەشدا تۆنێلی ماوەرانیش چارەسەر نەبوو ئەویش کە ڕێگایەک بوو ینی ئیزدیحامەکە لە ناو شەقلاوە بوو قەڵەباڵغێکی زۆری دروست دەکرد جەنجاڵێکی زۆر کەس ئەو کاتێک کە دەهات بۆ گەشت خەمی گەڕانەوەی بوو
دەگو وەڵی خۆشیێکی زۆرم بینی لە گەشتەکان ناوچەکانی گەشتیاری کوردستان بەس هاتنەوەکە و جەنجاڵەکەی سەر ڕێگا ینی خۆشیەکەی لێتاڵ کردین. کاکی مقدم محەممەد ئێوە لە ڕابردوودا ماندوو بوون من ئاگادار بووم ینی ئەو کاتەی خۆشم هات و چۆم دەکرد ماندووبوونەشی زۆری ئێوە هەبوو ئێستا ئەم ڕێگای نۆژەن دەکرێتەوە ئێوە ینی چەندە ئێوە ڕزگارتان بوو لەو جەنجاڵ کاکە کامەڕان ئەمە ڕۆژانی پشوو ڕۆژانی هەینی لە ڕێگای ماوەران و میراوە و کۆڕێ هەتا کۆڕێ ئەمە کامل قووەتی مروری دەگەر شرتە و ئاسایش هاوکاری مەبووینە زەختەی زۆر هەتا درەنگانی شەو یعنی باوەڕکە لە گەشتیاری بگرە لە تڕێلەی بگرە لە خەلکی دەوروبەری منتیقەی پیرمام و شەقراوە باوەڕکە جمعان ازدحامەکی وە ڕوەدا هەتا سعات دوو شەوێ سێ شەوی کارمەدی هاتوو شەو بەێ بە حکمەوە یەک سایدا زەختەکە لە سعات چەند دەست پێ دەکرێت ها کامەڕان خەلکەکە ئەترێ پێکوە بەیەکدیێرێن هەستن با بگەڕێنش هەولێرێ یعنی هەموو پێکوە لە سعات هەفتی هێواری دەستی پێکرد هەتا سعات دوو شەوێ سێ شەوێ ئەماینۆ يعني أزابرك ازدحامك ڕووداوی شوي لێ دەکەوتەوە بالي بالك ڕووداوی چوو هذا معدل بحكم ئەوەی تڕێلە لەسەرا سیارەی بار هەرگر و سیارەکانی هاتچۆی ئەوەی دیکە تەکسی و بار هەرگری پاسەکان و هەموو خێرایە ڕێگایەکەش ئەو هێشتا تەواو نەشە من زۆر جار بیرم لەوە دەکردەوە ینی ئەو کاتێک کە تووشە و جەنجاڵی و قەڵەباغی ئۆتۆمبیل دەبووین بیرم لەوە دەکردەوە خوا نەخواستە خۆ حتممە ئەو حالەتەشە بووە یەکێک حالەتی تەندروستی تێک چووری دۆخی تەندروستی نالەبار بێت چۆن ڕێگای بۆ دەکرێتەوە چی دەکرێت بۆ بەخوایان دەنهاویشتە ڕێی ماوەرانی چکە ڕێی خەپات بوو دەنهاویشتیان ڕێی ماوەرانی کابران دەهات لێرەش جەماعەتی پۆلیسی هاتچۆ بەسپاسەوە وەگەریەکەت هەتا لەو دەنجالێ قوتاری کرد ئەوش هەر زەحمەت هەر زەحمەت بوو لەمە چکە سێرەکە قەپاتە بوو نەک سیارەك دو چاپێ سایت خاصن ئێستا ئەلەو لە پشتەتوو بە 12 سایت کا کامەران دەهاتش داخلی ئەو منفەزەیە بوو بەسپاسەوە بەڕێوەری هاتچۆی هەولێر و دەگەر ڕێگاوبان عەقیدی وا بەڕێوەری هاتچۆی ڕێگاوبانی خەزەکان لەگەر جەنابی محافظ توانرا ئەو موافقەوە بگیرێ ئەو جادە تەواو بکرێ وەکو ئەوەک ڕێگایکی بەدیلە ڕێ شەقراوە ئیتر بۆ لە ئەوەکی ئەوەی کاکی مقدم محەممەد باسی لێوە دەکات چوون بۆ شەقراوەی بۆ شەقراوە یەک سایدە بەم ڕێگایەدا دەڕوا داخل ئێرە بیتە عکس بە شێرە سواری بڕین بە شێرە سوار و حجران و شەقراوە و ئەستە میراوەی هەتا دەربەندی شەقراوە ئەڕوا هاتنەوەش لە میراوە دێتە داخل لە نەفەقەکەی میراوە ماوران دەردەچێ بەم شوێنەدا دێتەوە ئەستەمە کۆڕێ و لە کۆڕی ئەڕوا لۆ نەفەق کەوایە هاتنەوە بۆ شەقلاوە نابێت هاتنەوە چون بۆ شەقلاوەیە هاتنەوە بە ڕێگای ماوەران ئەوە چون و هاتنەبی شەقلاوە چون ئەوەش هاتنەوەی هاتنەوەی تۆ خەت شەقلاوەی باشە ئەو ڕێگای ئێستا قیر دەکرێت پێت باشە شتێکی زۆر باشە ینی لە بۆ شەقلاوە ئیزدحامەکە نامینێتن ینی شتێکی زۆر باشە لەو خەڵکەکەی ئیزدحامەکە نامینێتن سیارەکەم تر تێک دەچی خەتەکی ینی سەریعیە ینی یەکە زووتر کرا بزەوت بەتەما ینی تونێلی ماوەران گرینگە زۆر گرینگە بەس ئێستا لەمە دووە هەر ئۆتۆمبیلێک دێ بە ماوەراندا دەڕوا بزەوت ینی خەت سەریعە هیچ ئیزدحامی دروست دەبیتن ینی یەک سایدە لە میراوە تا شەقلاوە زۆر چ حالەتێک دروستە بوو وەڵی چەند جار شەڕ کرایە لێرە ینی ئارێ وەڵی ینی خەڵک ینی ئەوێ لەسەر ڕێگای ئەو دەڕوا ئەو دێت تیت ئەوە ینی دەستەویە خەشەر یان قسە بەخوای بە قسە بە لێدام بووە هەموو ئارێ وەڵی لە عاتڵبوونی سیارە چۆن عاتڵبوونی سیارە خاستن ینی هەست ئەو کلاس دەسوێ ینی ئەوە دە سیاری خاستە مۆدل قەدیمەکان جمعە و پێنجشەم وابووی هەم ڕۆژانکە بخوای جمعە پێنجشەم شەموو ئەو سێ ڕۆژەوە هەر سێ ڕۆژ مشکلە کەوای تۆ دەڵێ یانێ کارێکی باشەوە زۆر شتێکی باشە ئارێ وڵا ینی لە میراوە تا شەقلاوە ئیزدحامێکی زۆر بوو وڵای دەستخۆسی لە حکومەت دەکەین ینی ئەگەر ئەوە بێتەوەنی شتێکی زۆر باش ئەمڕۆ ئێوارێ سەعات 4 ڕێگای میراوە کۆڕێ دەبێتەوە پێت چۆنەوە شەشی زۆر باشە ئەو ڕێ قەرەبارگشت نامینە لێرانە زاز بوون پێشتر بەردارەوە دەپەڕینەوە پێ ناکراوە بشپەڕنێتە یانی لە جادەی نەدەتوانین وەڵا هەر عادسەک لێرە کرابی کابرا مردیە مردیە ئەلەمۆ
ئەلەو مەسافە یعنی هەتا دەگەی میراوە لێرە لە دەرەوە شەقلاوە تا میراوە خەڵک مردووە گۆرەرە وەڵام مردو ببینە ئیسحافەکان چی دێن هەر جێ نادەن وەڵا ڕێز هەر ئەو سایدا من ئەوەی قەپاتەکەم قەپاتێکم وەسەوە ئیزدیعام دروست نەبێت دەستخۆش لە حکومەتەکەین کە شێوە چاکە خەرک پێی دەرێت چاکە نییە شی چاکە چاکە وە ئەرەوەڵە دەستخۆش لێ دەکەین ئەو قەرەبارگەش نامینێ بەڕاستی ینی کابرا هەیە نەخۆش پێ یان برینداری پێە ئەرە وەڵا کەس ڕێ ئیسعافش ناکە هەمووی لە ئیسعافی عەجەلەترا ئەرە وەڵا ئیسعاف دەڕوا 20 سیار لە دوویە ئێستا مەسەڵەن لێرە ئیزدیعام دروست دەبێت لە فلکەی سابیراوە لە خوارێ سابیراوە لێ لە فلکەکەی ئیزدیعام دروست دەبێت ئەو خەڵکامی دێتە ساو خۆرێ مەجبوری بەردی دادەنێ کاکە دێن بەسە بەردی دەکەون ئەز هەیە کێسی دەتەقی هەیە تووشی مشکلە دەبی هەیە خۆ تا پێ سیارە خۆی پێکدادا لەو ئیزدیعامی ئەگەر ئەو زیادە بکرێتەوە یعنی ئەو ڕیشەڵ چار دەکرێت ئینشاءالله یانیکردنەوەکەی گۆڕانکاری زۆر لە نێو شەقلاوە کۆمەڵێک دوکاندار هەن لەسەر شەقامەکە لە ناو شارەکە لە ناو بازار شەقلاوە بەم جۆرە بەرهەمانە ناودارە ینی بەرهەمی شیرنەمەنی خۆمانە هەندێک کارگە هەیە لە شەقلاوە کار دەکات بەرهەمی باشن بەڵام من دەمەوێت سەبارەت بە شەقامی تازەکە کە دەکرێتەوە ڕای ئەوان وەگرن ئەو بەڕێزە دوکانی لەسەر شەقامی سەرە چییە ئێستا شەقامێکی تازە دەبێتەوە ئەوەی میراوە چۆن ئەم شەقامەت پێ چۆنە وەڵاهی زۆر باشە نسبەی ئیزدیعام نایێریتن بەس بە نسبەت ئێمەوە ینی بەڕاستی دیسانەکە لۆ مابیتە کێشە ترسمان هەیە بەڵێ ئەوە لە گەڕانەوە ئەمە بەخۆ ئیش و کارەکانمان لەسەر ڕۆژانی هەینیە باشە 5 ڕۆژی انتیزاری ڕۆژی هەینیەکەی ڕۆژی ئاسایی بازار تەبێ هیچ ینی وەکو پێویست نییە بەس گەشتیار بە زۆری پێشەم و جمعان دێتە بەڵام خۆ ڕێی قەتع نابێ هاتن لە هەولێرەوە بەم شەقامەی بەردیا کامەران ئەمە کەسابەتمان لەسا گەڕانەوەیە بە گەڕانەوەیە کە گەشتیار ئەچی هەموو شتی خۆی پێە کە لە گەڕانەوە ئەگەڕێتەوە ئەشای ئەکریتن ئەو کابرای کاسی بە مەسەرم وەستایە هەرچی ئەوە کە لە هەولێر دەرەچیتن یەکسەر ئەتیش و کاریکەی ئەکات و ئەگەڕێتەوە هەندێک شتێکستانەوە هەیە بازارتان ئەمە کا کامەران ببوورە ئەمە جارێک کەش ئەمە دوو زار زەرمەندم ئەلێرۆکانە کاتی خۆیتکان بە کسەیتەڕێی بوو لەوێن دەرێ ها سایدەکە بڕۆکە ڕوخا سایدەکەیان گواست و ئێرکانە ئەم لێوێتکانیشم تێکدا هاتم ئەلێرکانە زارێک زەرم ئێستا جارشکە ئەو سایدە بکرێتەوە جارشکەشانی ئەم دووبارە زەرمەند ئەبن باشە شێوەی گشتی شەقامەکە باشە هەتا عەدەکانی زیعام و ئەوەی نیاریتن ڕوودا زۆر بوو ڕووداویشت بەرێ زۆر بوو بە زۆری ینی ڕوودا بەو دەرەجەی زۆر نەبوو لەبەرەوەی زیعام بوو ینی سیارە نیەتانی سەریع بڕوات ئەو پرۆژەیە کە وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی هەولێر ئەنجامی داوە وەک دەبینن ینی تا ڕادەیەک پینەکردنی ڕێگاکانە ئەو شوێنانەی کە تەواو سەخت بوون بۆ هاتوچۆکردن بە کەڵک نەدەهات بەڕێوەبەرایەتی چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان لە هەولێر چاکی کردووە ئەوەی دەبینن قیرتاوێک چی پێدەگوتن نەفتێکی قیرتاوی لەسەر ئەم جادەیە ڕەشتووە بە شێوەیەک تۆز و خۆڵ نەکات بە درێژایی ئەم جادەیە وەکو پێشتریش باسم لێوە کرد 20 کیلۆمەتر دەبێ ینی بەشێکی قیرتاوی باشی کراوە بەشێکی دیکەش بەم نەفتە قیرتاوە لەسەر ئەم چەگرا ڕووپۆش کراوە واتە ینی ڕێگاکە بە یەکجاری چارەسەر نەکراوە چارەسەرکردنی ڕێگاکە دەبێت کۆمپانیا تورکیەکە کە لە پێشوودا ئەرکی جێبەجێکردنی پرۆژەکەی هەبووە دەبێت ئەو بە تەواوەتی ڕێگاکە چاک. من دەمەوێت بەرچاوڕوونیەکتان پێ بدەم تەبان ئەم ڕێگایە کە ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بەڕێوەبەرایەتی چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبان لە هەولێر سەرپەرشتی دەکات
ئەم ڕێگایە پێشتر لەگەڵ کۆمپانیایەکی تورکی گرێبەستی لەگەڵ کراوە چەندین ساڵە بەهۆی قەیرانی دارایی پشتگوێ خراوە لە میراوە تا کۆڕێ زیاتر لە 20 کیلۆمەترێک دەبێت ئەوەی کە بەڕێوەبەراتی چاکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانی هەولێر دەستی بە جێبەجێکردنی چاکردنەوەی ڕێگاکە کردووە 4 بۆ 5 کیلۆمەتر دەبێت یەک سایتە وەکو دەبینن بۆیاغێکی جوان قیڕێکی باش کراوە لە بەشێکی ئەو بەشێک کە گرفتی سەرەکی بوو هێماکانی هاتوچۆشی تێدایە کاک عیماد بەرپرسە دەبا من دەمەوێت بەرچاوڕوونی بدەم بە هاوڵاتیان ئەو کاتەی کە دەستکەوتێک دەبێت خاوەنی زۆر دەبێت خەڵکێکی زۆر خۆی دەکات بە خاوەنی دەستکەوتەکە دەڵێ من خاوەنی ئەو پرۆژەم ڕاستە هەمویان تیمی حکوومەتی هەرێمی کوردستانن هەموو هەرێکە لە شوێنی خۆیەوە ئەر ڕۆلێکی بینیوە بەڵام چێ جێبەجێ دەکات چێ پارەکەی سرف کردووە کاک عیماد وەڵامی پرسیارەکەمان دەداتەوە بێگومان بەخێرهاتنتان دەکەین بۆ بەسەرکردنەوەی ئەو پرۆژە خزمەت گوزاریە کە ڕەبتەچی لەگەڵ ژیانی هاوڵاتیان هەیە ئەو پرۆژانە وەختی خۆی پێ پرۆژەی استراتیجی گەورەی حکوومەتی هەرێم بوون بەڵام بەهۆی قەیرانی ئابووری قەیرانانی باس دەکەین کە پێشتر باسمان کردیە بووە هۆی ئەو کارە استراتیژیانە بوەستە ئەوەی کە من دەبێت چێ پارەکەی تەرخان کردێت چێ جێبەجێ بەڵێ ئەوجا ئەمە وەک خۆمان بەڕێوەبەرایەتێکی خزمەت گوزار مختصین بە چاکردنەوەی ڕێگاوبانەکان هەڵسان بە دروستکردنی پێشنیار دروستکردنی ڕێگا چارە لێک لەو ڕێگا چارانە لە ڕێگای پارێزگاوە هەستین مەبلەغە پارەک گوژمەک پارە دابین بکرێن و ئەو پارچە کورتەڕیانەی پێ بکەین و هەموو زۆربەی زۆری مەشاکل و هێشتا وەڵامەکەم وەرنەگرتێ کاک عیماد ئەوە سێم پرسیار پارەکە چێ تەرخانی کردووە پارەکە فکرمان لێ کردەوە باشترین ڕێمان دیتەوە بەڕاستی بەدەست خۆشەشی زۆرەوە لەلایەن وەزیری ناوخۆوە لەسەر بودجێ وەزارەتی ناوخۆ دابین کراوە دەستخۆشییان لێ دەکەین کە ئەو هەمانجیاتر پارێزگا کردیتی ئێمەش وەکو لایەنی جێبەجێکار هەڵسان بە کورتترین ماوە ئەو ڕێگایمان جێبەجێ ئاگادارین ئێستا کاتژمێر نزیک دەبێتەوە لە 11:30 پێم وایە کاتژمێر 4 ئەم ڕێگا دەکەوێتە خزمەتی هاوڵاتی باشە چیت کە دەکەن ئێوە دەڵێن ئێمە بەڕێوەبەراتێکی خزمەت گوزاری کاک عیماد بەس ئەم جادەیە کێشەی نییە زۆربەی جادەکان بە تایبەت من زۆر جار تەلەفۆنم بۆ دەکرێت دەرە ڕێگای هەولێر کۆێ وێرانە چیتان هەیە بۆ خۆشبەختانە هەر لەگەر دەست بەکاربوونی کابینەی نوێمی کە دەست بەکاربوو یەکەم تەوجیه و فۆکسی لەسەر چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ڕێگاوبانەکان بەدەست خۆشەوە وەچ قۆناغی یەکەم تەنها نزیکەی 40 میلیارد تەنها 40 میلیارد بۆ نۆژەنکردنەوەی لەوانەیە بڵێم 160 هەر سێ پارێزگاکان سەرف کراو و جێی خۆشی گرت و زۆربەی زۆری ئەو ڕێگانەی کە تەمەنیان نەمابوو نۆژەنمان کردەوە. بە پارەیەکی کەم کێشەیەکی گەورەی هاتوچۆ لە نێوان هەولێر و هەریر خەلیفان سۆران ڕێگای حاجۆمەران چارەسەر دەبێت بەڵام چارەسەرەکە کاتیە چارەسەری بنەڕەتی بۆ تەواوی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەگەڕێتەوە کە پێویستە کۆمپانیای ناوبراو کۆمپانیایەکی بیانیە سەرپەرشتی چاکردنی ئەو ڕێگاوبانە گرینگە دەکات بە پێچەوانەوە وەکو باسمان لێوە کرد ئەوەی کە ئێستا کراوە کاتیە پێویستە کۆمپانیای ناوبراو هەڵسێت بە تەواوکردنی ئەو پرۆژە استراتیژیە کە بڕێک پارەی کەمی پێویستە بۆ تەواوکردنی چونکە چەندین ساڵە وەکو دەبینن پارەیەکی یەکجار زۆر بە چەندین میلیۆن دۆلار پارەی لێ سەرف کراوە لە بەرامبەر بڕێک پارەی کەم تاوەکو ئێستا پرۆژەکە بەم شێوەیە بە هەڵسێردراوی ماوەتەوە و وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن لەسەر ئەرکی خۆی وەزارەتی ناوخۆ توانی بە شێوەک لە شێوەکان ڕێگاکە بە شێوەکی کاتی چارەسەر بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست